نەخشەی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە خوێن دەکێشێت. ئایا کیم جۆنگ ئون دەبێت تا فریاد ڕەسی تاران؟ ئەوەی چەند ڕۆژێکە دەگوزارێت بۆ گۆڕینی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە موشەکەکانی ئەمریکا و ئیسرائیل و وەڵامە توندەکانی تاران دۆخەکەی زیاتر خستۆتە مەترسیەوە. ئێران ستراتیژی بەردەوامبوونی تا لێواری مرگ گرتۆتە بەر. دوا پەیامی تاران بۆ واشنتن و تەل ئەبیب زۆر ڕوونە. دەڵێن ئێمە دەست پێشخەر نەبووین، بەڵام ئێمە کۆتایی پێدەهێنین. لە ڕۆژی هەینیدا هەڕەشە بە هەڕەشە دەیگوت بڕۆ بەولاوە. لە ڕۆژی دواتردا ئیسرائیل یەکەمین موشەکی خۆی هاویشت. هەل لە بەرەبەیانی ڕۆژی شەممەدا خامنەی و چەندین بەرپرسی باڵای ئێران کوژران. دوای ئەمە ئێران بەرچاوی ڕەشبوو هەرزوو دەستی خۆی وەشاند و وەڵامی هێرشەکانی دایەوە. ئەوەی ئەمریکا هەیەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرموشەکیدا بە گیانیشی وت ئەگەر ئێمە نقم بین هەمووتان لەگەڵ خۆماندا دەبەینە خوار. لەو لاشەوە ئیدارەی دۆناڵد ترامپ بۆ دانوستان نەهاتووە، بەڵکو بۆ تەسلیمبوونی تاران هاتۆ. سێ ئامانجیان هەیە. یەکەم ئامانجیان ئەوەیە کە بەرنامە ئەتۆمیەکەی ئێران بە تەواوەتی لەناوبەرن. دووەمیشیان دەستی ئێران لە تەواوی ناوچەکەدا ببڕن. سێمیشیان تاران ڕێکەوتنێک واژوو بکە کە تەنها بۆ مانەوەی خۆی واژوەکەی کردبێت. کارە ساتەکە ئەوەیە گەڕووی هورمز بووە بە بەشێک لە جەنگەکە. ئێران گەڕووی هورمزی بەڕووی جیهاندا داخست و ترسی خستۆتە دڵی جیهانەوە. کەشتیان نەوت هەڵگرەکان لە گەڕووی هورمز گیریان خواردووە. هەر کەشتیەک بجوڵێتەوە ئێران نوقمی دەریای دەکات. ئەم جەنگە بۆ ئیسرائیل هەلی زێڕینە. ئیسرائیل بە ئاشکرا دەڵێ چاوەڕێی گڵۆپی سەوز بووین لە ئەمریکاوە بۆمان هەڵبکرێ کە بۆمان هەڵکرا ئێمەش جەنگەکەمان دەست پێ کرد و هێرشمان کرد. و ناتانیاهۆ بە ئاشکرا دەڵێت ئێمە ناچینە جەنگێکی دوور و درێژەوە لەگەڵ ئێران. بەڵام ئەوەی ئێستا دەیکەین هۆکارەکەی ئەوە بوو کە تاران خەریکی دروستکردنی بنکەی نوێی ئەتۆمی و موشەکی. لە ئێستادا بەشێکی چاوەڕێی دێوەزمەکەی ڕۆژهەڵاتی ئاسیان بێت و ببێتە دەستێکی فریادڕەست بۆ تاران. بەڵام تاکو ئێستا کیم جۆنگ ئون تەنها ئیدانەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیلی کردووە بۆ سەر خاکی ئێران و هیچ کردارێکی نەبووە. لە ئێستادا دووکەڵ و بارود هەناسەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تەنگ کردووە. لەم ساتەدا کەس نازانێت لە بەیانیدا چی دەگوزارێت و چی ڕوودەدات. تەنها ئەوە نەبێت کە جارێکی دیکە نەخشەی ناوچەکە بە مرەکەبی خوێن و ئاگر دەکێشێتەوە.